فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، لە وتاری ڕابردوودا باسی ئەوەمان کرد مرۆڤەکان بەگشتی لەسەر زەویدا کەسانێکیان هەن سەرکەوتوون، کەسانێکیشیان هەن سەرفرازن، کەسانێکیش هەن زیانمەند و خەسارەتمەندن. وتاری ئەمڕۆمان بۆ ئەوەی کەوا لە خەسارەتمەندان نەبین دەچینە خزمەت قورئانی پیرۆز. خوای پەروەردگار لە سوورەتی ئەلعەسڕدا دەفەرمێ وەلعەسڕ سوێند بەکات، چونکە ئەوەی کەوا ڕوودەدا لە سەربەرزی و سەرفرازی و تیاچوونی ئینسانەکان هەمووی لە کاتدایە. چاکە و خراپە هەر لە شەو و ڕۆژە ئەنجام دەدرێ. والعصر خوا سوێن دەخوا دەفەرمێ ئین الئینسانە لەفی خوسڕ، بەڕاستی هەرچی ئینسانە، هەرچی مرۆڤە زیانمەندە و لەناو خەسارەتایە. ئەلفلامی سەر ئینسان ئەلفلامی ئیستیغراقە، واتە هیچ کەس لە ئینسانەکان لە زیانمەندی دەرناچێ. خوا چوار جۆری دیاری کردووە ئیلا ئەمانە نەبێ. ئەگەر ئەمانەمان تیانە بێ دڵنیابن پەشیمان دەبین. هەموو مرۆڤەکان ڕۆژگارێک پەشیمانی دایان دەگرێ، کاڵک بە ئەژنۆی خۆیان دەشکێنن، زەرەرمەندی ئەم دنیا و ئەو دنیا دەبن. ئەم چوار کەسە نەبێ، ئەم چوار جۆرە نەبێ. خاڵ یەکەمیان خوا فەرمووی ئیلا، یەکەمیان ئەلەذینە ئامەنوا، ئەوانە نەبێ کەوا ئیمانیان هێناوە. ئەمڕۆ باسی ئیمان دەکەین. ئەو ئیمانەی ئەگەر هەمان بێ بەم شێوەیە لە زیانمەندی بە دوور دەبین. پەنا بەخوا ئینسان ئەگەر هەموو شتەکانی هەبێ و ئەم ئیمانەی نەبێ، پەنجەی خۆی دەگەزێ لەم دنیادا لەسەرە مەرگا پەشیمانی دەردەبڕێ، و پاشانیش لە قیامەتا دەڵێ ئای خۆزگە ئیماندار بوومایە، چۆن دنیام لەدەست چوو قیامەتم سووتا. بەڵێ ئیمان بەختەوەریە، ئیمان سەرفرازیە، ئیمان ڕزگاربوونە لە زیان و لە ترس و دڵە ڕاوچێ. بەڵام بەو مەرجەی ئەو ئیمانە بەو شێوەیە بێ کە خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویانە. ئەینا زۆر کەس هەیە لە بەرجی خواناسیدا سەرگەردانە، زۆر کەس هەیە بەناو ئیماندارە بەڵام تیاچووشە و زیانمەندیشە. جاوەر لە هەموو دینەکاندا هەیە. خەڵکێک هەیە بە حیساب موسڵمانە، ئیمانداریشە، خۆی لە ڕیزی ئیلا الەذینە ئامەنوا حساب دەکا، بەڵام سەیر دەکەی ڕووناکی لە دڵیان نەماوە. هەموو ژیانی بە حسابی خۆی دیفاع لە دینی خوا دەکا. حەزی بە خوێن ڕێژیە، حەزی بە تەقینەوەیە، حەزی بە دووکەڵە، حەزی بە وێرانی و کاولکاریە. دەیخۆ بە حساب ئەمە ئیمانداریشە، کەسی ڕزگاری نەبووە. ئەم دنیا وێران و ئەو دنیاشی هەلوێران، چونکە خوا وای نەفەرمووە ئەوە ئەرکی ئیماندار بۆ سەر زەوی وانییە. سەیرەکەی کابرا مەسیحیە، بە حساب دیندارە، دینی هەیە، بەڵام چونکە دینداریەکەی بەو شێوەیە ناکە کە خوا فەرموویەتی، کە عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێهێناوێت، دەڵێ عیسا کوڕی خوایە. گومڕا بوو، ئەم دنیای سووتا ئەو دنیاشی وێران بوو. کابرا جووە، یەهودە، بەڵام چونکە دینداریەکەی بەو شێوەیە وەرنەگرتۆ کە کاتی خۆی خوا بۆی ناردوون و موسایە سەلامی خوای لەسەر بێهێناوێتی، یەهود بە شەعب الله المختار دەناسێ، دەیەوێت هەیمەنەی سیاسی لەسەر دنیادا بکە، دینەکەی خۆشی ناشرین دەکا و لە دەستیشی دەچێت. بۆیە ئیمانێک ڕزگارت دەکا کە بەو شێوازە بێ کە خوا و پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم فەرموویانە. جا ئیمان بەڕێزان هەمووی غەیبیاتە، شتەکانی نادیارن. ئیمان بە شەش شت دەتکا بە ئیماندار. لە ناخی دڵەوە بڕوات هابێ بە تاک و تەنهایی دروستکەری ئەرز و ئاسمان و دیار و نادیار کە ذاتی ئەڵڵایە. ئیمانەتە بێ بە فریشتەکانی خوا، بە کتێبەکانی، بە هەموو پێغەمبەرانی خوا، بە ڕۆژی قیامەت، بە قەزا و قەدەر. ئەم شەش بنەمایە ئەساسی ئیمانن. ئەوەی جێگەی سەرنجە ئەم شەشانە هیچیان دیار نین. تۆی ئیماندار بڕوات دوایە ئەم شتانە هەن و دیاریش نین. نە بە چاودایان بینی، نە بە گوێ لێیانە، نا هەستت پێکردوون، نە تامیان دەکەی،
ئەی یەکێک پێت بڵێ دەی باشە چۆن دەبێ ئینسان خەیاڵاوی بێ ئەمەی ئێوەی ئیماندار باسی دەکەن دەیوە خەیاڵە خۆ تۆ خوات بینیوە هەستی پێ دەکەی دەستی لێ دەدەی مەلایکەتت بینیوە پێغەمبەرانت بینیون ئاگا لێ بۆ ئەو کتێبە لە ئاسمانەوە بە وەحی خوا بێتە سەر زەوی نەخێر وڵا ئاگامان لێ نییە قیامەتت بینیوە کە دوای مردن زیندوو دەبێ و جیهانێش کە دەست پێ دەکا نەخێر نەمبینیوە ئەی چۆن بڕوات بەشتی نادیار هەیە خوا لە قورئانە لە ئاەتێکیە ئاگادارمان دەکاتەوە دەفەرمێ وەفی ئەنفوسیکم ئەفەلا تبصیرون ئەگەر ڕۆژی شەیتان گومانی بۆ دروست کردی لەسەر ئیمانەکەت ئەگەر شەیتان سیفەتێکی بێبڕوا هات و وتی تۆی ئیماندار چۆن بڕوات بە شتێکە کە نایبینی خوا دەفەرمێ و وڵامەکەت ئەوە بێ سەیرێکی نەفسی خۆت بکە تۆی ئینسانی زیندوو لەگەڵ ئینسانێکی مردوودا چیتان فەرقا چیت فەرقا بەس ڕوحت فەرقا ها ئینسانێک کە دەمرێ خۆ نەگوێی لێبۆتەوە نەچاوی دەرهاتووە نەلوتی بڕدراوە نەقاش و دەستی پەڕیوە بە ساغی لەسەر جێگاکەی خۆی لە کتوپڕێکا جەڵتەیەک لێی دەدا و دەمرێ چی نەما ڕوح دە پێم بڵێن ڕوح چییە چاوت بە ڕوح کەوتووە تامت کردووە دەستت لێداوە گوێت لێ بووە هیچ دەزانی لەبارەی ڕوحەوە نەوەڵا ئەی ڕوح هەیە یان نا ئەگە بڵێ نییە قبول ناکرێت چونکە ئەی زیندوو مردوو فەرقیان چێ ڕوحەکەیەتی خۆ ڕوحیش دیار نیە لە جەستەی خۆتایە بڕوات بە بەکتریا هەیە بڕوات بە میکرۆب هەیە ئەڵەن بەکتریا چۆتە ناو خوێنیەوە بخوا دەبێ بڕوات دوابێ گەیوانە بێ هەر خەڵک بە نەزانت دەزانێ دەی بەکتریات بینیوە بە چاوەکانت بەکتریات گوێ لێ بۆ قسە بکا و گوێ لێ بێ دەست لێداوە لە بەکتریا لە میکرۆب نەوەڵا ئەی هەیە لە جەستەدا بەڵێ هەیە بۆیە نەخۆش دەکەوم بۆیە بەکتریا سوود بەخشەکان سوودیشم پێ دەگەێنن لەبەر ئەوە خوای گەورە دەفەرمێ حەل لە نەفسی خۆتە ئیمان بەوە دێنی مەرج نییە ئەوانەی کەوا هەن بە چاوبیان بینی و بەدەست دەستیان لێری و بە گوێ لێیان بێ غەیبیاتن ئیمانی تۆ لێرەدا تاقی دەکرێتەوە ئیمانت بەمانە هەیە ئیمان بە ئەڵڵا ئیمان بە ئەڵڵا کە ئیمانت بەخوا هەبوو ئەوانەی تریش خوا پێی فەرمووی هەن ئیمان بە هەمویان دێنی ئەو کاتە سەرفراز دەبی ئەحمەد شوقەیری قسەیەکی جوانی هەیە دەڵێ من بەختەوەرم بە ئیمانم بەخوا لەبەر سێشت یەکەم ئیمانم بە ئەڵڵایەک هەیە کە حەیٌ قەیومە نامرێ تۆ ئیمانت بە هەر کەسێکە بە کە پشتیوانی لێ دەکات لەوە دەترسی تۆ بڵی فڵان کەسی دەسەڵاتدار نەمرێ تۆ بڵی لە پۆستەکەی لای نەبن و من ئەو پشتیوانەم نەڕوا لە فڵان دەستگا و لە فڵان حیزبە بەڵام تۆ کە پشتت بە ئەڵڵا قایمە و ئیمانت بەخوا هەیە خوا قەت نامرێ دووەمیان خوای ئێمە ڕەحمان و بەخشندەیە کەس بێ ئومێد ناکا لە بەخشەکانی دڵنیا بە ئەوەی کە لە ناختا هەیە ڕۆژێ هەدبێ مادام پشتت بە ئەڵڵا قایمە بەدەستی دێنی چونکە خوای تۆ بەخشندەیە ڕەحمانە دەفەرمێ سێمیان ئەوەیە خوای پەروەردگاری من ڕەحیمە ئەوەندە بە سۆزە ئەوەندە میهرەبانە هیواکان ناکوژێ هیواکانت ناکوژێ لە ڕێی حەڵاڵ و مەشروع و ڕاستەوە بۆ دێنێتە جێ پشتت بەو خوایە قایمە جا ئیمانێک بەخوا ڕزگارت دەکا و دڵنیایی دەداتێ کە هاوبەش بۆ خوا بڕیار نەدەی هاوبەش بۆ خوا بڕیاردانی قەدیم ئەوە بوو بتێکیان دێ نادایان پەرست هاوبەش بڕیاردانێکیش هەیە تۆ لە جیاتی ئەوەی بڵێ یا ئەڵڵا دەڵێ ئەگە بڵێم یا ئەڵڵا زەحمەتە جوابم داتەوە بەڵام ئەگە بڵێم یا فڵان شێخ یا فڵان قەبرز ئەوە لەوە چێ ڕزگارم ببێ لەگەڵ ڕێز و حرمەتی تایبەتیمان بۆ تەواوی ئەولیا و پیاوچاکان و مشایخینی کڕام بەڵام نابێ هیچ شتێک لە نزیکی خوادا بندرێ ئێستا ئیماندارانێک هەیە مناڵی نابێ کەسێک پێی دەڵێ بە حساب نوێشکەریشە هاوە خەلەل لە ئیمانەکەیدا دەڵێ ئەگە بچێت سەر قەبری فڵان کەس چوار پێنج جا بە دەوری گۆڕەکەیدا بسوڕێەوە و ڕاکەی ئەوە مناڵت دەبێ ئەویش وا دەکات دەشتێ نوێژیش دەکات واش دەکات بەڵام ئەوە ئیمانەکەیدا نەمەزراوە ها دایمە لە دڵە ڕاوچێدایە هەموو کارەکەی نەدایە دەست ئەڵڵا لەگەڵ ئەڵڵاشدا ئیمانی وایە فڵان کەسی شتێکی بەدەستە بۆیە ئیمانی ڕاستەقینە مامۆستای گەورە مەلا محەممەدی جەلیزادە بە ڕەحمەت بێ لە تەفسیری کوردیدا لە تەفسیرەکەی خۆیدا باسێک مامۆ دەکەوە دەفەرمێ یەکێک لە زاتە گەورەکان لە شێخەکان کە خاوەنی تەکیە و خانەقا بوو ناوی شێخ عەلی ئەفەندی بوو زۆر دۆست و خۆشەویستم بوو برینێک لە ژێر هەردوو پێی هات 18 مانگ لە قاچی خست هەردوو بنە پێی برینی لێ هات قاچی نەدەگرت بەسەر زەویدا بڕوە ڕۆژە چوومە خزمەتی و عەرزم کرد یا شێخ دەمێکە لە ناو جێگادای ئەوە ساڵێک و 6 مانگە 18 مانگە لە جێگادای
وتی ئەزانی مامۆستا محەممەد پێم دەڵێن بۆیە تۆ چاک نابیەوە هەر لە نزیکانی خۆم لە شێخەکان لە مرید و مسۆفیەکان ئەڵێن ئەگەر هاوارت بکتە یا شیع عەبدولقادری گەیلانی بە هاوارم وەرە و شیفام بدەی چاک دەبوویتەوە. بەڵام وەڵڵاهی 18 ساڵی کە لەسەر جێگا بم 18 ساڵی کەش بە قاچی خۆم نەڕۆم هەتا تەمەنم دەڕوا قاچم نەگرمەوە جگە لە یا ئەڵڵا بەدەمم دانایە. خوایە کە سەمیعە کە موجیبە کە قەریبە کە قەدیرە ئەم هەموو ناوە جوانانی بۆ خۆی بڕیاداون. من بڕوام وانە بێ کە دەڵێم یا ئەڵڵا بە هاوارمەوە بێ شیفام بدەی بڕوام وا بێ بڵێم یا شێخ فڵان کەس لەگەڵ حورمەتم بۆ ئەو زاتە گەورانە شیفام بۆ دێ وەڵڵاهی بەدەممانایە هەر دەبێ بڵێم یا ئەڵڵا. ئیشی خۆم بەس داوەتە دەست خوا. ئەزانی ئەو کاتە چەند دڵت مرتاحە لە ئەرز و ئاسمانە کەسی تر نابینی غەیری خوا. ئەزانی ئەو کاتە بڕوات بە یەکسانی دەبێت کە خەڵک داوای دەکا چونکە کە بڕوات وا بوو ئەڵڵا خالقی هەموو ئینسانەکانە کەس لە خۆت بە گەورەتر نازانی وەکو ڕێزگرتن و حرمەت جیاوازە بەڵام کەس بەوە نازانی ئەو خوا بێ و تۆ عەبد بی سەری خۆت بۆ کەس نزم ناکەی بۆ کەس ناچەمیتەوە دەڵی خوایە ئەو سەرە بەس بۆ یەک کەس دەستچەمێتەوە کە زاتی ئەڵڵا و خالقمە ئەوەی تری ئەم بەندانی دایانبینی بەخوا هەمویان وەکو من مەخلوقن هیچ فەزلێکیان بەسەر منەوە زیاد نییە ئیلا ڕێز و حرمەتێکی ناو ئینسانەکان نەبێ. ئەو کاتە ئەزانی بەغیل و حەسوود نابی چونکە دەڵێ یا ئەڵڵا کە ئەڕەزاقە ڕزقی هەمومان دەدا دەی خوای گەورە گە ڕزقی فڵان کەسی داوە خۆ لەسەر حسابی ڕزقی من نەیداوە لە منی کەم ناکاتەوە لە من بژیرێتەوە بیدا بە و خوا بەشی هەمووان من وەکو یەک دەدا حەسوودی بە کەس نابەی ئەزانی ڕزقەکان و ڕۆزیەکان هەمووی خوایە ئای چ دڵ و دەرونێکی ئارام و خۆشت دەبێ. بۆیە خوا فەرمووی هەرچی ئینسانێکە لەم سەر زەوێدا خەسارەتمەندە ئەو ئیماندارە نەبێت کە ئاوا بڕوای بە خوای پەروەردگاری خۆی هەیە و مەلائیکەتیهی بڕوات بە فریشتەکانی خوا هەیە. بەڵام بەداخەوە ئێمە لە سەردەمێکین باوەڕتان بێ ئەوەندەی کە خەڵک لە جنۆکە دەترسێ ڕۆژ تا ئێوارە ئەومان لێ دەپرسن ئەی مامۆستا دەڵێن فڵان کەس جنۆکە لە لەشی ئینسان دەردەکە و جن دەچێتە لە شتەوە ئەوانە کەسم نەدیوە باسی مەلایکەت بکە. دەی خوای گەورە لە ئەرکانی ئیماندا ئیمان بە جنی واجب نەکرد کە هەرچەند لە سوورەتێکی قورئاندایە باسی مەلایکەتی کرد دوای خوا ئیمانت بە مەلایکەتی خوا هەبێ. ئەوەندەی ئینسانەکان لەم سەرزەوێدا لە جنەکان دەترسن لە دێو و درنج دەترسن ئەوەندە بڕوایان نییە کە خوا مەلایکەتی داناوە حیمایەی تۆیە. ئەی بۆ بیر لەمەیان ناکەیەوە بۆ هەر شوێنێک بڕۆی تا ئەجەل یەخەت دەگرێ حیمایەکانت فریشتەی خوان تۆ فریشتە ئاسا بژی بۆ خۆت پیاوکوژ مەبە خراپەکار مەبە دەست و داوێنت خراپ مەبە وەڵڵاهی مەلایکەتی خوا لەگەڵ تایە حیمایەت دەکا کورە جن حەدی چێ بە لە شتابێ کاکە تۆ مەلایکە بەهێزترەیان جنۆکە بە بێگومان مەلایکە هەمیشە لە تەسبیحاتی خوادایە دەتۆ ئەوەندەی بیر لای جنۆکە و دێ و درنجە ئەوەندە بیر لای مەلایکەتی خوا هەبێ بزانە جنۆکە چێتە لە شتەوە پێویستت بە فاڵچی و دەستبڕ دەبێت جنۆکە لە بنە پێتدا و جنۆکە لە لەشت دەرکان نا بۆ ئیمان دەتحەسێنێتەوە هەمیشە لە هەر شوێنێکا یەک چەکدارە لەگەڵانە کەس لەگەڵانی ئەڵێ خوایە من فریشتەکانی تۆ هاوڕێ من لە شەوی تاریکا بە تەنیا نیم ئەگەر لە ژوورێکی تاریکا بووی براکەم خوشکەکەم کەسی لێ نەبوو کارەبا بڕا مەترسە دنیا لێ نەبێتە دێ و درنج بڵێ ئێستا چەند مەلایکەتی خوا لەم ژوورەدا هەن ئەو مەلایکەتانی کە تەسبیحاتی خوا دەکەن یەکسەر ئارامیەک بەدڵ و دەروون تا دێ خۆت هەست بە تەنیایی ناکەی. ئیمانم هەیە بە هەموو کتێبەکانی خوای پەروەردگار ڕوکنی سێمی ئیمانە ئیمانمان هەیە بە هەموو پێغەمبەرانی خوا ئەو کاتە ڕقم لە کەس نابێ ئەگە مەسیحێکم بینی چونکە من عیسا پێغەمبەرم خۆش دەوێت ڕێز لەویش دەگرم لە بەرخاتی پێغەمبەرەکەی ئەگە یەهودیەک و جوولەکەیەکم بینی ڕێزی لێ دەگرم ڕقم لێ نابێ نایکوژم چونکە بڕوام بە موسا پێغەمبەر هەیە کە پێغەمبەری ئولو العەزمی پەروەردگارە. ئیمانم هەیە بە ڕۆژی قیامەت هەمیشە ئەگە چاکەیەک دەکەی ناڵێ بەخوا نمەک بە سوێر دەرچووم ناڵێ کەس بە چاکەکەی نەزانیم خۆزگە خەڵک پێیان بزانیایە چونکە تۆی یەقینت هەیە یەقین ئاکەسە پارێک لە وڵاتێکی ئەمین و دەستپاکە لە وڵاتێکە کە متمانەی حکومەت لە لای میلەت هەیە پارە لە بانقادا دەنێت خوا ترست هەیە و ئەزانی لە جیرفانت هەیە کە لە بانقادانراوە خۆ خەڵک لە وڵاتان لە وڵاتی ئێمە نەوێ بەداخەوە خەڵک کەسپای لە جیرفانە نییە تەسلیم بە بانقی حکومەتی کردو ئەوەندە دڵنیایە وازان لە جیرفانی خۆیەتی لەوە زیاتر دڵنیایە. ئیماندار کە چاکەیەک دەکا ترسی لەوە نیە کەس پێی زانیوەیان نا تەسلیم بە بانقی ڕەب العالەمین کرا تۆمار کرا بۆت هەڵگیراوە. بۆیە کاتی خۆی لە ژێرناڵان عەبدوڵای کوڕی مبارەکە لە 180 کۆچیدا وەفاتی کردووە. عەبدوڵای کوڕی مبارەک دەبینێ کابرایەک زۆر خەمبارە ئەڵێ بووە خەمباری ئەڵێ وەڵڵی ئەسپێکم هەبوو لە پێناوی خوادا جیهادی فی سەبیلی اللام لەسەر دەکرد ئەسپەکەم مردار بۆتەوە بۆی ئەڵێم مردار چونکە لە شەرعا گۆشتی ئەسپ دەخورێ
وتی ئەسپەکەم مردار بۆتەوە بەداخەوە جیهادی فی سەبیلیللام پێ لەسەری نەکرا و نەمتوانی بەرامبەر لەشکری کافران لەسەر ئەو ئەسپا وەکو دەبابەیەکی ئەمڕۆوا بۆ کاتی جەنگ بەکار هاتووە فەوتا وتی پێم دەفرۆشی ئەو ئەسپەی کەوا جیهادی فی سەبیلیللا لەسەر دەکرد وتی بەڵێ وتی بە چەند وتی بە 400 دیرهم وەکۆ بڵێ بە پارەیەکی ئەمڕۆ زۆر دەکا بە 4 ملیۆن دینار عەبدوڵای کوڕی مبارەک ڕێک پارەکەی بۆ ژماوتی ئەوە ئەو ئەسپە کەوا گیانی لەدەستدا و نەماوە بوو بە ماڵی من و ئەوە پارەکەی خۆت بڕۆ ئەس پێشکە بکڕە زۆر بە دڵنیاییەوە لێی کڕی شەو کابرایی کە ئەسپەکەی نەمابوو لە خەویا بینی ئەسپەکەی 700 ئەسپی تری بە دواوەیە یەکڕەوە ئەسپی گەورەیە چوو بۆ لایەن وتیان ببوورە ئەو مڵکی تۆ نەماوە ئەوە مڵکی عەبدوڵای کوڕی مبارەکە هەر 700 ئەسپەکە لەگەڵ ئەوەشە ئەو دوێنێ لە تۆی کڕی بەیانی چوو زوو لە دەرگای داوەتی قوربان لە معامەلەکە پەشیمان بوومەوە نایفرۆشم ئەوە پارەکەت با ئەسپەگیان لە دەست دراوەکەی خۆم بەردارەوە بکە هەر بۆ خۆم بێ زەردەخەنەیەکی کرد و فەرمووی چت بینی وتی وەڵی لە خەوما 700 ئەسپ بەدوێەوە دەڕۆیشت چوون بۆ لایەن وتیانی تۆ نەماوە فەرمووی کاکە من چۆن لەو مامەڵەیە پەشیمان دەمەوە تازەوە مڵکی خۆمە بە شەرعی خوا پەشیمان نابێەوە و تازە پارەم ناوێتەوە ئەسپەکەم ویست بەڵام ئەوەی تۆ لە خەوا بینیوتە من لە واقعا بینیومە من بە نوێژینیوە ڕۆدەی بینم ئەوەندە بە یەقینەوە ئەو مامەڵەیەم کرد مامەڵەم لەگەڵ خوا دەبڕاندەوە تازە چۆن بە خەونێکی وەک تۆ تۆی تۆ لە خەوا دەیبینی من بە چاو دەیبینم بۆی ئیمان بە قیامەت ڕزگارت دەکات لە دڵا ڕاوچێ چاکەیەکت کردووە کە سوپاسی نەکردووی خراپەیەکت کردووە کەس پێی نەزانیوە هەڵەن ویژدان ئازارت دەدا ویژدانی ئینسان ئیمان بوون لە قیامەتەکەیە نای بەیە قیامەت ئەچی گەرنی خۆت بە فڵان کەس ئازاد دەکەی بانەی بەمە قیامەت بۆت وبالقدر خيره وشره إيمان بقدر پیغمبر صلى الله عليه وسلم فرمووی إيمان دوا بێ دوای ئەوەی ئەسبابەکانت گرتە بەر قەدەرەکان دێنە پێشەوە بەڵام بەداخەوە ئێمە ئیمانمان بە قەدەر هەیە بەڵام ئەوەندەی خەڵکی ئێمە لە چاو نفوس دەترسێ لە چاوەزار دەترسێ چاوەزار یعنی چاوزار ئەوەندەی لە چاوی یەکتر و لە زاری یەکتر دەترسین ئەوەندە شتەکان ناژێڕینەوە بەلای قەدەری خوا کابرا مناڵێکی دۆزێ جوانکی لێ هەیە یەک تۆز نەخۆش بێڵە وەڵی فڵان ئافرەتە هاتە ماڵمان بۆ خوا چاوی پیس بوو چاوەزار لێی داوە ئەی بۆ ناڵێ قەدەری خوای گەورەی ئەم نەخۆشە بۆی دەبێتە خێرێک و باینی لە میکرۆبێشکی گەورەتر دەیپارێزێ مەناعەیەک پەیدا دەکا هەمیشە سیارەکەی یەک تۆز پەنچەر بێ بۆ خوای فڵان کەس بینی ئەو دراوسێمان چاوی پیسە هەمومان لە چاوزار دەترسین بەڵام ئیمان پێمان دەڵێ بیجەڕەوە بۆ قەدەری خوای پەروەردگار دوای ئەوەی ئەسبابەکانت گرتە بەر پاشان دڵنیا دەبی کە ئەو قەدەرەش خێرێکی لە پشتەوەیە با ئەمڕۆژ ناخۆشی بەکەی ببینی پشتەوەی خۆشی تێدایە ئەمە ئیمان بۆ خۆت ئیمان لە بینی خۆت و پەروەردگارە کە ڕزگارت دەکا بۆ شەشتە ئەی لە بینی خۆت و خەڵکە لە مسنەد ئیمامی ئەحمەدە وڵە صحیح ابن ماجەشە هاتووە کە عەمری کوڕی عەبەسە دەفەرمێت چوومە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم عرضم کرد یا رسول الله ما الإسلام إسلامتي چییە ئیسلامەتی بۆ خۆت و خوا نوێژ و شایەتمانە نوێژ و ڕۆژ و زەکات و حەجە بەڵام بۆ بینی خۆت و خەڵک پێغەمبەری خوا فەرمووی طیب الكلام وإطعام الطعام مسلمانی ڕاست زمانی شیرینە دەست و دڵواڵا و بەخشندەیە ئەوە سیفەتی ئینسانی مسلمانی بەحەقە عرضم کرد وەمە الئیمان ئەی ئیمان چییە ئیمان چییە ئەی پێغەمبەری خوا ئیمان ئەو شەشە نهێنیە بوو کە لە بینی خۆت و خوادا لە دڵتایە بڕوات پێیەتی ئەی لە بینی من و خەڵکا وەکو ئیماندارێک چییە فەرمووی الصبر والسماحة ئارامگرتن و لێبوردن و دڵگەورەیی زۆر کەس دەبینین دەڵێ بە فڵان کەس دینداری چاکە ماڵی فڵان کەس بنەماڵەیەکی دیندارن بەچی دەزانی دیندارن وەڵاهی زۆر نوێژی باش دەکەن شەو نوێژ دەکەن تەسبیحات دەکەن ئەوە ڕوەزاهیرەکەی ئیسلام و ئیمانە کە تۆ بینیوتە بەڵام ئایا بینیوتە ئارامگر و خۆگر بن یان هەڵچوو تووڕە و تۆسنن ئایا دڵیان گەورەیە و لێبوردن یان قەت لە چاوپۆشی لە غەڵەتێک ناکەن وەڵی وا هەیە دەڵێت بەخوا ئیمانداری چاکە ئەهلی شەو نوێژە بەڵام بەخوا دایمە تووڕەیە بەخوا برام ئەوە لە بینی ئیمانەکەی تۆ و خەڵکا سوودی نەبینیوە ئیمانی ڕاستەقینە کە لە بینی تۆ و خەڵکا هەبێ دوو نیشانە هەیە پێغەمبەری خوا فەرمووی الصبر والسماحة لێبور دایمە ئینسانێکی لەسەرخۆ هێمن ئارامگر زوو هەڵ نەچوو زوو بڕیار لەسەر شن نادا زوو بڕیاری قەتعی نادا هەروەها دڵێکی گەورەی هەیە
ناڵێ کە من خواناز بووم ئیماندار بووم خوا ڕقم لە هەر کەسێک بێ بە ناخی زەویدا بیبێ خوارەوە ئەها ئیمانداری واشمان هەیە ئەڵە کوڕە خۆ من نوێژ دەکەم من ڕۆژوو دەگرم من سەدەقە دەکەم مادام من ئاوا خوا دەناسم خوا ڕقم لە هەر کەسێک بوو دەبێت کوێریکەی خواوە کاکە خۆ خوای گەورە شەڕ لە جیاتی تۆ ناکە بە پێچەوانەوە ئیمانداری ڕاستەقینە کە ئیمانەکەی سەرفرازی دەکات دڵی گەورەیە دائیمە ئینسانێکی لێبوردەیە هەر مامۆستای جەلیزادە لە تەفسیرەکەیدا لە بەرگی 6 لاپەڕە 61 نمونەیەکی زۆر جوانمان بۆ دێنێتەوە ئەوەی ئەمڕۆکیان ئێستا کۆنفرانسی لەسەر دەبەسترێ و لە فەڕەنساوە خەڵک دێن و باسی زەبر و زەنگ و لابرنی زەبر و زەنگمان بۆ دەکەن وەڵی کاکە لە دینی خۆماندا هەیە ئەوەی ئەوان دەڵێن زۆری هەر شیعار و قسەشە هەر قسەیە بەڵام لەسەر وەرەقە نووسراوە لە کردارە جێبەجێ نابێ ئەوانەی کە بۆ خۆشیان حیزبین هەر لەگەڵ هاوڵەکانی خۆشیانە ڕقیان لە یەکە بەڵام ئیسلامەکەی ئێمە وانە ئیسلامی ئێمە خەڵکێکی باواقعی دروست کردووە کە سەبر و سەماحەتی هەبێ کە نیشانەی ئیمانە مامۆستای جەلیزادە لە تەفسیرەکە لە بەرگی 6 لاپەڕە 61 دەفەرمێ شێخ عەلی خالسی هەبوو شێخ عەلی خالسی دۆستم بوو حتا بڵێ پیاوێکی خوێندەوار و شارەزا لە قورئان و حەدیث و ئەهلی عیبادەت و تەکیە و خانەقا بوو ناحەزانێک چوو بوون کە ناحەزیان لەگەڵ بنەماڵەکەیدا هەبوو هەرچی مەڕ و ماڵات و سەروەتی هەبوو داگیریان کردبوو تاڵانیان کردبوو بربوویان منیش لە خزمەتیدا بووم ڕۆژی عەرزم کرد وتم وەڵڵاهی بەمە ناڕەحەتم یا ڕەبی خوا بیانگرێ کە ئەو کارە ناڕەوایان بەرامبەر بە جەنابەت کردو خوا بیانگرێ ئەفەرمێ وام زانین دەڵێ ئامین کوڕە خوا لە ناویان بەرێ کوڕە خوا تۆڵی منیان لێ دەکاتەوە حەواڵە بە خوام کردوون ئەڵە شێخ عەلی خالس قسەیەکی کرد کە تەزووی بە لەشمدا هێنا وتی تخوا کاکە محەممەد وا مەڵێ مەلا محەممەد وا مەڵێ یا ڕەبی خوایە هیدایەتیان بدەی هی ئەو پیا و خراپ و ڕێگرانە هی ئەو تاڵانچیانە خوایە هیدایەتیان بدەی خوایە لەبەر من عەزابی کەس نەدەی یا ڕەبی عەلی کوێر بێ ئەگەر ئارەزوو بکەم خوا لەبەر من عەزابی یەک کەس لە ئومەتی محەممەد بدە سبحان الله لەو ئیمانە گەورەیە فەمووی پێم خۆشە کوێر و نابینا بم نەخوا لەبەر من و لەسەر من عەزابی یەک ئەفرادی ئومەتی محەممەد بدە لێیان گەڕێ من هیدایەتیان بۆ داوا دەکەم خوا هیدایەتیان بدەی بیان هێنە سەر ڕێگەی ڕاست بەڵێ الصەبر وەسەماحە ئەمە ئیمانە جا خۆشەویستان لەسەر ئیمان بەخوا کە ڕزگارمان دەکات لە خەسارەتمەندی چەند سەرنجێکەیە یەکەمیان ئەوەیە حەقیقەتی ئیمان لەگەڵ حەلاوەتی ئیمان دووشتی لێک جیاوازن حقیقەتی ئیمان زۆر کەس دەیزانێ حقیقەتی ئیمان ئەوەیە معلوماتی زۆرت پێ بێ لەسەر دین فکری جوانت هەبێ لە حکمە شەرعیەکان شارەزابی زۆری قورئانت لەبەر بێ زۆر فەرمودەن لەبەر بێ زۆر تەفسیرت لەبەر بێ زۆر قسەی باش لەسەر ئیسلام بکەی ئەمانە بە معلوماتن ئەمانە حقیقەتی ئیمان حقایقی ئیمانن تۆ شارەزاییەکی زۆر لەبارەیانەوە هەیە بەڵام تام و چێژی ئیمان هەموو کەس نایچێژێ هیوا هەیە معلوماتێکی زۆر زۆر کەمی هەیە بەڵام سبحان الله تامی ئیمان دەکا بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە صحیحی مسلمە فەرمووی ثلاث من كن فيه وجد بهن حلاوة الإيمان سێشت هەیە لە هەر کەسێکا بێت تام و شیرینی ئیمانی چێشتووە یەکەمیان خوا و پێغەمبەری لە پێش هەموو شتێکەوە دانابێ لە هەموو شتێکی خۆشتر بوون ئەم کارەی کە دەیکەم ئایا خوا و پێغەمبەر پێی ڕازیە یان نا ئەگەر پێی ڕازی نەبێ نایکەم ڕەزامەندی خوا و پێغەمبەرەکەی خۆشەویستی خوا و پێغەمبەرەکەی لە پێش هەموو شتێکەوە داناوە دووەمیان هەر کەسێکی خۆشویست لەبەر خوا خۆشی دەوێ بەبێ هیچ تەماحێک بیر لە خۆت بکەوە ئەمانت کردووە کەسێکت خۆش دەوێ هەرچی بەرژەوەندیە لەگەڵ تۆدا نیەتی بەس دڵی خوا فڵان کەسی ڕەم بێ خۆش بێ بۆ خوا کار دەکا ئینسانی باشە لەبەر خوا خۆشت دەوێ ئەگەر ئەمە تێدا بوو شیرینی ئیمان دەچێتە دڵتەوە سێمیان ئەوەیە پێت ناخۆشە بگەڕێیتەوە بۆ کوفر خوا نەخواستە کوفرێک بەدەم تابێ ناشکوریەک بەدەم تابێ ئیعترازێک لە دینی خوا بەدەم تابێت چۆن پێت ناخۆشە فڕێت دەنە ئاگرەوە ئەوە پێت ناخۆشە دەترسی لە کافر بوون چۆن دەترسی لەوەی بەیانی غازی ماڵەکەت کرابێتەوە خوا نەخواستە خۆت و ماڵ و مناڵت سوودەی ئەوەندە لە کوفر و بێ ئیمانی دەترسی دووەمیان خوا فەرمووی إلا الذين آمنوا نەک إلا الذي آمن ئیمان دەستە جەمعیە ئیمان هەر بە خۆت تەواو نابێت دەبێت کارێکی وا بکەی خەڵکیش ئەم ڕەحمەتەیان پێ بگا ئەم ڕەحمەتە لەگەڵ ژینگەدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەیفەرموو ئاو بە فیڕۆمەدا ئەگە بۆ دەستنوێژیش بێ ژینگە پیس مەکە پیسایی فڕێمە دەسەر جادا
لەگەڵ گیان لەبەرانە میهرەبان بە بەکردار ئیمانەکەت با دەرکەوێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگەر چۆلەکەیەک بکوژی ئەو چۆلەکەیە کە کوشتوتە لە قیامەتە خوا حیسابت لەگەڵ دەکا ئەگەر پێویستیت بە گۆشتەکەی نەبوو بێ ئێستا ئێمە لە وەرزی زستانداین لە دۆر زۆربەی قەراغی شار و ئەوانەدا بەفر دەبارێ خەڵکانەکەن بەداخەوە بێویژدانانە ڕاو دەکەن لە زیاتی بەزەییان هەبێ بەرامبەر بە ئاژەڵەکاندا کە زۆری بەچکەی هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەبینینی بەچکە چۆلەکەیە کە دەهات و دەچوو بە بینینی چۆلەکەیە کە دەهات و دەچوو باڵەتەپەی پێکەوت بوو فەرمووی ئەم چۆلەکەیە بۆ وا دەکا وتیان ئەو بەچکەکەی مانگرتووە ئەی پێغەمبەری خوا لەو هێلانەیەدا بوو هەر دێو دەچێ فەرمووی ڕەحمی پێ بکەن با خوا ڕەحمتان پێ بکا بۆی بخەنەوە شوێنەکەی خۆی چۆن دڵتان دێ ئازاری ئەو چۆلەکەیە بدەن بۆیە ئەو کەسانی کەوا لە زستانانە فرسەت دێنن کەروێشکێکی کێوی کە ژینگەی جوان کردووە کەوێک ئاسکێک شتێک ڕاو دەکا باوەستی بێویژدانی کردووە ڕەمبێ لە ئیمانەکەی باش حاڵی نەبوو بێت چونکە ڕەحمەتەکەی نەڕژان بەسەر ئەو زیندەوەرانەشدا لەگەڵ مرۆڤدا نابێت کە ئیماندار بووی وابزانین ڕقل لە هەموو کەسە بە چاوی غەزەب سەیری خەڵکەی پێغەمبەری خوا جەنازەیەک لە ناو تابوتێکا بە بەردەمیات تێدەپەڕێ هەڵدەستێ و بە پێوە دەوەستێ حتا جەنازەکە تێدەپەڕێ و دەستیان بۆ بەسەرەوە دەگرێ دەڵێن ئەی پێغەمبەری خوا ئەو جەنازەیە جوولەکەی تێدا بوو خۆ مسڵمان نەبوو فەرمووی ئەلەیسەت نەفسەن ئەی ئینسان نەبوو ئێمە تەعامل لەگەڵ ئینسانە دەکەین کاکە من حەقم چێ بەسەرەوە جوولەکە بوو یان نا چۆ بەرە بە قاپی خوای خۆی حسابی لای خوایە بەڵام حرمەت لە ئینسانێک دەگرم کەسانێک بە دەوری ئەو مەیتەیەوەن و ناشیرنە من دانیشم و جەنازەکە تێپەڕێ با جوولەکەش بێ لەبەری هەڵدەستم احترامی لێ دەگرم تەقدیری خۆی و کەسوکاری دەکەم ئەلەیسە نەفسەن ئایا نەفس نییە ئەم ڕوانگە ئیمانێت چەند بەهێزە هەمیشە خەمی گەیاندنی ئەم دینەت بێ بە هەر شێوازێک بێ ئەو خەڵکانی کە دەیانبینین بەڕێزان وەکو کەسێک وان کەوتونە ناو دەریاوە ئەمڕۆ ئەو کەسانی بێدینن وەکو کەسێک وان کەوتونە دەریایەکەوە پەلەقاژە دەکەن ئایا تۆ کە مەلەوان بی بەڵام مەلەوان بی ئەها سەیری ئەم وشەیەکەن ئەو کەسەی دەچێت موناقەشە لەگەڵ بێدینێکا دەکا ئەبێ خۆی زۆر شارەزا بێ ئەینا کەسێ مەلەوان نەبێ بیەوێ کەسێ ڕزگارکە کە لە ئاوا خەریکە دەخنچێ بەخوا ئاخری ئەویش لەگەڵ خوا تۆ دەخنکێنێت چونکە تۆش بۆ خۆت مەلە نازانی هەی وایە دەکەوێتە موناقەشە و مجادلە لەگەڵ کەسێکی بێدینە ئاخری بێدینەکە بەسەری ئازاڵ دەبێ بۆ چونکە ئەم مەلەوانی دەریای شەریعەت نەبووە ئەم خۆی شارەزا نییە ئەویش دەخنکێ لەگەڵیا ئەبێ خۆت شارەزا بووبی خۆت یەقینت چەسپا بێ ئیمانەکە لە ناختا ڕەگی داکوتابێ ئەمجا خەریکی هیدایەتی خەڵک بی خۆت مەلەمانی ئەو بوارە بی ئایا بە کابراڵی کاکە دەستت بێنە ئایا قاچت بێنە نەخێر پەلاماری یەدەی کراسەکەیت بەردەستکەوت شڕواڵەکەیت بەردەستکەوت دەستیت بەردەستکەوت قاچیت گرم و هیمۆیە بیهێنیتە دەرەوە ئەم خەڵکش پێویستیان بە ڕەحمەتی ئیسلامە تۆ گوێمەد ئەوەی بزانێت بە چی دێ بۆیە نوح قوضات کە موفتی ئەردەن بووە ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ هەموو کەسێک دەڵێم قسەیم لە شێخ محەممەدی متەوەلی شەعرایی وەرگرتووە دەڵێ فەرمووی دڵی خەڵکی وەکو قفڵوان هەر قفڵێک کلیلی خۆی هەیە هیوا هەیە ڕێزی لێ بگری مسڵمان دەبێ و دێتە لات هیوا هەیە وتارێکی گوێ لێ بێ فرمێسێک بە چاوی دێتە خوارەوە هیوا هەیە بیخیتە کۆڕێکەوە لە جەمعێکە خەڵکە بۆ نوێژی نەکردووە یەک جار هێنانێتە ئەم مزگەوتانە سواز بخۆ بۆتە ئەهلی هیدایەت یەک جاری بەسە بەڵام دوور بۆ ترساوە کە بێتە پێشەوە هیوا هەیە چاکەی لەگەڵا بکەی ئەوەندە چاکەی لەگەڵا بکە سوبحان الله دەبێتە خۆشەویست و بەرەو ئیمان دێ هەر کەسێک بمانەوێ من چۆنم حەز دێ بێ ئاوا ڕەفتار لەگەڵ تۆ بکەم ئاوا بانگت کەم بۆ ئیسلام نابێ بمانەوێ هەموو کەس لە یەک ڕێگاوە بێنین بۆ ئیسلام بۆمان ناکرێ و خەڵکێکی زۆریشمان لەدەست دەچێت ئیماندار بە ڕەوشتی جوان ئیسلام بڵاو دەکاتەوە دکتۆر عایز قەڕانی دەڵێت دکتۆر ممتازی سوودانی لە ئەمریکا دەژیا ئافرەتێکی جوولەکە بێکەس و کار تەنها لەگەڵ بەچکەسەکەکە لە خانوێکا دەژیان نەخۆش دەکەوێت و داوای هاوکاری لەم ماڵە مسلمانە دەکات دکتۆر ممتازی سوودانی دەچێت بەدەمێەوە لەگەڵ خێزان یادەیبەنە عیادە و لە خەستەخانە لەلای دەبێت زۆر خزمەتی دەکەن بەردەوام سەری لێ دەدەن خواردنی بۆ دەبەن ناپرسن ئەم ژنە جوولەکەیە لەگەڵ سەگێکایە ماڵەکەی گڵاوە ئەوە ئیشی ئێمە نییە زۆر خزمەتی دەکەن ئاخری ئەم ژنە ئالوودەیان دەبێت قورئانەکە تەماشا دەکا پێی دەڵێن ئەو قورئانەی ئێمە ئەو هەموو جارە باسی موسا پێغەمبەری ئێوەی تێدایە باسی ڕێزی بەنو ئیسرائیلی تێدایە باسی یەهودیەکانی تێدایە ئاخری سپاس بۆخوا مسلمان دەبێ وافرەتە دەبێت یەکێک لە ئەندامانی خێزانەکان و مسلمان دەبێ کاتێک کە ماوەیەکی دوای ئەوە نەخۆش دەکەوێت و وەفات دەکا دەمرێ کە دەمرێ سەیر دەکەن پۆلیس وەرەقەیان بۆ دێنێ لە دادگاوە ئەڵە خانووەکەی و
حیسابی بانقیەکەی و هەموو شتەکانی خستۆتە سەر دکتۆر ممتازی سوودانی هەمووی بە تۆ بەخشیوە وتێتی ئەوە کە سوکارمە لە بەرەکەتی ئەم بانگەوازە قیامەتیشی ئاوەدان بوو دنیاشی دەستکەوت مامۆستا نەوزەرێکێک لە بانکخوازانی ئەم کوردستانە لە دەڤەری هەڵەبجە لە جەژنێکی ڕەمەزاندا لە ڕۆژی شەشڵاندا کە بە ڕۆژووی شەشڵانە دەچنە سەردانی کاکەیەکانی دەوروبەری هەڵەبجە مامۆستا ڕۆژووی شەشڵانی قەت نەخواردەوە بە ڕۆژوو دەبێت ماڵە کاکەیەکە کەدا دەنیشن و دایان دەنیشێنن شەربەتیان بۆ دێنن مامۆستا یەکسەر شەربەتەکە دەخواتەوە یەکێ لەوانەی کە لە خزمەتی ئێوە مامۆستا خۆ تۆ بە ڕۆژوو بووی کە دێنە دەرەوە ئەتۆ بە ڕۆژوو بووی لە بیرت چوو خۆ تۆ ڕۆژی شەشڵانت گرتووە ئەی بۆ عزرن نەهێنایە بڵێ بە ڕۆژ بووم ناخۆمەوە فەرمووی ئەرە خۆ ڕۆژی قاتی نەبووە ئەم هەموو ڕۆژە هەیە ڕۆژەکەی ئەمەش سونەتە بەخوا ڕۆژ و شکاندنەکەم پێخۆشتر بوو لە دڵشکاندنی ئەو کاکەیەکە ئێمە بۆ سەردانی چوین با دڵی ئەو کاکەیە نەشکێنم لەبەر دڵی ئەو حرمەتی ماڵی شەربەتەکەم خواردەوە باسی ڕۆژوم نەکە ڕۆژەکە ڕۆژشکە دەگرمەوە مانگەکە زۆری بەبەرەوە ماوە ڕێزگرتنی دڵی خەڵکی کەسانێکە موسڵمانین ئەویش وا دەکا ڕێز لە دین و مەبدەئەکەی تۆ بگرێ لە کۆتایی وتارەکەماندا باسی ئەوە دەکەین خۆزگە بخوازین ئەم دینە ئەم ڕەحمەتە ئەم سەرفرازیی حەی عەلە الفەلاح کە لە بانگماندا هەیە بگاتە هەموو شوێنێک هەر شوێنێکی جوانت بینی بڵێ خۆزگە ڕۆژە قسەیەکی خێرم لەم شوێنەدا بکردایە خۆزگە بانگێکم تیا بوو تایە زانای بەناوبانگی ئیسلام شێخ عەبدولحەمید دیکوشک شێخ عەبدولحەمید کوشک کە یەکێکە لە خەتیب و وتاربێژە هەرە ناودارەکانی میسر کە چۆکی بەدەسەڵاتی میسریدا هێنابوو بە وتارە بەهێزەکانی لە ڕۆژانی جومعەدا کە دەیان جا لەلایەن دەستگا ئەمنیەکانی میسریەوە خراوەتە زیندانەوە ئەم پیاوە نابیناش بوو چاوی نەدەبینە بە نابینایی دەچۆ سەر مینبەر زمانێکی حتا بڵی فەسیح و دڵێکی حتا بڵی پاکی هەبوو ئێستاژ وتارەکانی هەمیشە بە کاسێت و لە ئەنتەرنێتەوەوانەدا هەیە هیچ حسابێکی بۆ دەسەڵاتی زاڵمی ئەو وەختە نەدەکرد بۆیە زاڵمەکان زۆر لێی دەترسان جارێکیان کە لە بەندیخانەدا دەبێ و لە سجنا دەبێ یەکێ لە برایانی کە لەگەڵ یا لە سجنا بووە دکتۆر سەفوەت حیجازی بووە دکتۆر سەفوەتیش هەر لەو سجنا لەسەر دژایەتی ئەو حکومەتە زاڵما کەوتۆتە سجنەوە ئەڵە ڕۆژنامەیەکیان هێنا لە ڕۆژنامەکەی هەواڵێکیان خوێندەوە وتیان نووسراوە بورجی بیزا لە ئیتالیا لار بووەتەوە مەترسی ڕووخانی هەیە جا بورجی بیزا لە ئیتالیا یەکێکە لە شتە سەرسوڕهێنەرەکانی دنیا لە ساڵی 1973 زاینی دروستکراوە بۆ ئەوە دروستکرا زەنگی کەنیسەکەی تەنیشتی بەرن لەو بورجەیە هەڵیواسن و زەنگ لێدەن و خەڵک چێ بۆ عیبادەتی مەسیحیەت لە کەنیسەدا 56 مەتر بەرزە 8 قاتە بە 5 ساڵ 3 قاتی دروستکرا گڵی ئەساسەکەی باش نەبوو بۆیە کە 3 قات دروستکرا لاریەکی تیا دروست بوو 100 ساڵ لێی وەستان 100 ساڵ سەدەیەک لێی وەستان بۆیان چار نەکرا دواتر لە 99 ساڵدا 5 قاتەکەی تریان تەواو کرد لە ساڵی 1990 تا ڕێگری کرا گەشتیارەکان بچنە ناوی لە ترسی کەوتنی لە 2001 کردیانەوە بە ڕووی گەشتیاراندا 294 قادرمەی هەیە و تازە مەسعەدی کارەبایی بۆ دانراوە ئەم هەواڵە لەو ڕۆژنامەدا بڵاو کرابەوە کە بورجی بیزا لە ئیتالیا مەترسی هەیە بڕوخێ وا لار بووەتەوە شێخ عەبدولحەمید کوشک بەڕەحمەت بێ کە گوێی لەم قسەیە دەبێ دەستی دەخاتە سەر چاوە نابینەکانی و تێر دەگریا ئەڵێن قوربان جا ئەو هەوا ئەو بۆ وا گریای بۆ ناڕەحەت بووی بورجێک لە ئیتالیا بڕوخیان نەڕوخێ ئێمە لە سجنات چ پەیوەندی بە ئێمەوە هەیە ئەم ڕووداوە بۆ وا تۆی ناڕەحەت کرد فەمووی ئەزان من زۆر دەمێکە مشتاقی ئەوەم و داوام دەکرد لە خوا خۆزگەر ڕۆژێ بچوومە سەر ئەو بورجە و بانگی حەی عەلە الفەلاحم بەگوێی جیهاندا بدایە بیری لەوە نەکردبەوە خۆزگە بچوومە بم تەقاندایەوە ئای خۆی تیا بتەقێنێوان و لە ناوی بەری دەمگو خۆزگە ئەو مهندیسەی کە ئەو بورجەی بینا کردو ئەو هەموو گەشتیاری کە دەچێتە سەیری و عەجایباتێکی دنیایە خۆزگە لە سەر لوتکەی سەرەوەی بمکتایە حەی عەلە الصەلات حەی عەلە الفەلاح ساڵانێک کە خەوبەوە دەبینم بچمە ئیتالیا و لەسەر ئەو بورجە بانگ بدەم ئای خۆز بەداخەوە من لەوانەیە لە سجنا بمرم و ئەوم بە نسیب نەبێ ئەو ئاواتە من نایەتەجێ بۆیە دەگریم حەی عەلە الفەلاحم نەگەیاندە سەر بورجی بیزا لە ئیتالیا شێخ عەبدولحەمید کوشک خاوەنی ئەم دڵ و دەروونە بوو بۆ دینی خوا بۆیە تەمەنی 63 ساڵ بوو بەیانێکیان هەستا و فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەمەنی چەند ساڵ بوو کە وەفاتی کرد وتیان 63 ساڵ بوو خێزان و منداڵەکانی فەرمووی ئەمڕۆ تەمەنم بوو بە 63 ساڵ وەکو تەمەنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمشەو بە خزمەتی ڕەسوول الله گەیشتم فەرمووی
هەستا عەبدولحەمید چاکوچۆنی لەگەڵ ئیمامی عومەر کە ئیمامی عومەر لە خزمەتیا بوو دەستم درێژ کرد دەستم نەگەیشتە ئیمامی عومەر و مردم لە خەوما پێغەمبەری خوا جلەکانی لەبەردا ناموشتمی ژنەکەی ترسات فەرمووی خۆشەویست نەیفەرمووە خەونی ناخۆش مەجێڕنەوە وتی ژنەکە تۆ ناحاڵی بۆ ئەمە خەونی ناخۆشە یان موژدەی خوایە خێرا ئاوم بۆ بەرنە حەمامەکە و جلەکانم بۆ ئامادەکەن و جلی پاکم بۆ دابینکەن چوو خێرا بە پەلە خۆی شت و جلی پاکی لەبەر کرد و عەتری بە خۆیەوە کرد و سونەتی دەستنوێژی کرد دوورکاتەکەی کرد لە سوزدەی دووەمی ڕکاتی دووەما هەر هەڵنەستایەوە دەستیان لێدا سەیەکەن ڕۆحی دەرچووە سبحان الله ئاوا بەو شێوەیە ڕوحەکەی لە تەمەنی پێغەمبەری خوادا بەدەستی بەدەست نوێژ لە سوزدەی دووەمی ڕکاتی دووەما لە سوزدەیە هەڵنەستایەوە بەرەو خوا ڕۆی ڕوحەکەی ئەو خەڵکانە ئاوا لەزەتی ئیمانیان کردو خۆشەویستان بەم شێوەیە بەرەو لای خۆی پەروەردگاری خۆیان ڕۆیشتون 13 ساڵ بەسەر وەفاتی عەبدولحەمید کوشکا تێپەڕی کردووە لە قاهیرە کاتێک کە نێژراوە لە قەبرەکەی خۆی دایەتی برایەکەی زۆری خۆشویستووە وتێتی تو خوا شوێنم گرتووە لە تر نیشتی عەبدولحەمیدی برامەوە تو خوا لە دنیادا زۆر لە خزمەتیا بووم با لە قیامەتی شابەیەکەوە زیندوو بکرێنەوە لە لای براکەمەوە بمنێژن گۆڕەکە هەڵدەکەن و قەبرێکیش لەم ناوە هەڵکەندراوە شوێنەکە زۆر تەسکە ئەوەندە ناچار دەبن گڵەکەدا بڕن و قەبرێشکەی لێ دروستکەن سەی دەکەن گۆڕەکەی شێخ عەبدولحەمید کوشک جەنازەکە دەردەکەوێتەوە بە سەدان خەڵک بینیویانە سوێن دەخوان دەڵێن 13 ساڵ بوو ئەو پیاوە مردبوو یەک گمووی ڕیش و سەری لێ نەبوو بۆەوە یەک تۆس پێستی تێک نەچوو بوو بۆنی میسک و عەمبەر لەو قەبرەی دەهاتە دەرەوە خێرا دامان پۆشیەوە بەندەیەک ڕاست بکات لەگەڵ خوای پەروەردگاری خۆیدا خوش ئەوە ڕاستی بۆ دێنێ لەم دنیادا زاڵمانی بە چۆکدا هێنا بە تاقی تەنیا پیاوێکی نابینا ئەو حکومەتی میسری هێنا بۆ زەلزەلە سەر جادە و شەقامەکان خەڵک جومعان لێ دەکرد و ڕۆژانێکی جومعە مشتاق بوون بۆ پیاوێکی نابینا وتاریان بۆ بدا چونکە ئیلا الەذینە ئامەنوا ئیمانی هەبوو ئەو ئیمانە ڕزگاری کرد و هەمومان ڕزگار دەکا چوارەمیان هەوڵ بدەن ئەگەر کەسێک دینداریش نەبوو لانی کەم دۆستایەتی لەگەڵ بەستین بەڵام بەچ نێتێک بە نێتی ئەوەی ڕقی لە ئیسلام نەبێ زۆر کەسەیە دیندار نییە خواناز نییە لە ئیمان نزیک نییە تۆ ڕێزی لێ بگرە تۆ حرمەتی بگرە شتە باشەکانی باسکە بەڕێزەوە ناوی بێنە بەرهەمەکانی بەرز بنرخیانە بەس نێتت لای خوا ئەوە بێ بڵێ خوایە بۆ ئەوەی ڕقی لە ئیسلام نەبێ لانی کە من ئەوەندە خزمەتم پێ دەکرێت فڵان کەس بکەم بە دۆستی ئیسلام نەیکەم بە دوژمنی ئیسلام بەهۆی منەوە ڕقی لە موسڵمانان نەبێ ئیماندار بڕوای بە ئازادی هەیە دینی ئێمە بە زۆر کەس ناکە بە ئیماندار چونکە بە کەسێک بڵێ دەبێت ئیماندار بی و بڕوای پێ نەبێ منافقە بۆیە ئیسلامی ئێمە ئیمانی ئێمە کە ڕزگارمان دەکات تەواوی بڕوای بە ئازادی ئینسانەکان هەیە هەموو کەس دەبێت بە ئازادی ئیمان بێنێ و لەژێر چەتری ئازادیدا خواپەرستی خۆی بکە ئەمە خاڵی یەکەم بوو کە لەم جومعەیەدا عەرزم کردن خوا فەرمووی هەرچی مرۆڤە زیانمەندە پەشیمانە ڕەنج بە خەسارە ئیلا خاڵی یەکەم ئەوانە نەبێت کە ئەم ئیمانە ڕاستەقینەیان هەیە بەڵام عەرزم کردن بەم تێگەیشتنە ئیمانیەوە زۆر کەس هەیە بە حساب بەناو ئیماندارە بەڵام یەک پارچە ڕەشیە بەسەر خۆی و ماڵ و منداڵ و گەل و نیشتیمان و هەموو مرۆڤایەتی پارچەیەک ئاگرۆ بەسەر خەڵکا دەبارێ ئەو ئیمانەی کە خۆ پێغەمبەر فەرموویان و ئاوا باسمان کرد مای سەرفرازیە مای بەختەوەریە ڕزگاربوونە لە خەسارەتمەندی یا ربی خوای پەروەردگار داوا لێ دەکەین ئیمانمان سەلامەت کەی ئیمانمان دامەزراو کەی هەمیشە ئیمان لە دڵ و دەروونماندا تازە بکەیتەوە یا ربی خوای پەروەردگار لە خۆشەویستانی تۆ بین لە خۆشەویستانی پێغەمبەری خوا بین صلی الله علیه وسلم لەسەر ئەم ئیمان و عەقیدە و بیر و باوەڕ و پاکە یا ربی خوایە بژێین تا ئەو کاتەی بەم ئیمانەوە دێنەوە خزمەتت بەم ئیمانە سەرفرازی قیامەتمان کەی لە خەسارەتمەندی بمان پارێزی یا ربی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی یا ربی خوای ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی ئەوانەی لەش بە ئەزارن ڕەحمیان پێ بکەی ئەوانەی دڵ و دەرونیان ناڕەحەتە خوای دڵ و دەرونیان خۆشکەی هەموو ئەو قوتابیانەی کەوا لە ئیمتیحانەکاندان ئیمتیحانیان کردووە یا ربی خوا دڵیان خۆشکەی بە دەرچوون بە نمرەی بەرز یارمەتی مامۆستاکان و خوێندکارەکان بدەی کە عیلم و عەمەلی ساڵح لە وڵاتەیە بڵاوکەنەوە یا ربی خوای پەروەردگار لێت دەپاڕێنەوە دەرگای ڕەحمەتی خۆت لەسەر ئومەتی ئیسلام بکەیتەوە دەرگای ڕەحمەتی خۆت لەسەر ئێمەی کوردی موسڵمانیش بکەیتەوە لەناو خۆماندا تەبامان کەی لە فیتنە و دووبەرەکی بە دوورمان کەی لە شەڕی شەڕەنگێرزانی جیهان و دەوروبەر بە دوورمان کەی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا
فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون